سێشەمەی ڕابردوو دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان کۆڕێکی ناساندن و بڵاوکردنەوەی بۆ نوێترین بەرهەمی نووسەر عادل عوسمان ڕێخست. بەڵێ بۆ قسەکردن لەسەر ئەم بەرهەمە میوانداری بەڕێز عادل عوسمانمان کردووە. کاک عادل بەخێربێ. سپاس بۆ ئێوە. زۆر سپاس. کاک عادل ئەگەر باسێکی کۆڕەکەمان بۆ بکەیت و ئەو کتێبەی کە هەم ناساندنتان بۆ کردو هەم بڵاویشتان کردوێتەوە. بەڵێ سپاس بۆ ئێوە، سپاس بۆ دەستگای جەمال عیرفانیش کە دەرفەتیەوەی داینێ کتێبەکەمان لە کۆڕێکی ئەوانە بناسیێنین. دیارە کتێبەکە دۆخی بێدەنگی و قەیرانی گوتاری کوردایەتی کلاسیکە پەیوەندی بە دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان و تێکۆشانی گەلی کورد لە باشووری کوردستان و لە تەواوی کوردستانە هەیە کە هەلومەرجێک هاتۆتە پێشەوە. لەو هەلومەرجەدا تووشی قەیرانێک بووین، تووشی ناڕەزایەتێکی جەماوەری فراوان بووین لەو هەلومەرجە سیاسی کە هەیە. هۆکاری ئەمە چییە؟ زۆر لایەن و هێز ئەمە خاتە ملی خەڵک کە گوایە خەڵک بێدەنگە بۆ ئێوایە، بەڵام ڕاستیەکەی ئەوە نییە. ینی من بەدوای ئەوەیە گەڕاوم بۆ خۆم وەکو نووسەرێک کە هۆکاری ئەم بێدەنگیە چییە؟ ئایا بەڕاستیش بێدەنگیەکەی خەڵک هی ئەوەیە کە خەڵک مردووە یا هی ئەوەیە کە خەڵک بەدوای شتێک ئاگەڕێەوە ئیتر بێهیوا بۆ لەو ئاڵوگۆڕانی کە بتوانێت لە ڕێگەی دەنگدان و لە ڕێگەی دام و دەستگاکانی حکوومەت و پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستانەوە بەڕێوەی ببە. بۆیە من بۆ وەڵامی ئەوە گەڕاوم و لەوێ هەندێک پێشنیار و هەندێک شیکردنەوەم لە گۆڕەپانەکانی بیر و فکر و سیاست و مێژوو و کولتور و ئەوانە لەسەر گەلی کورد و لەسەر ئەو دۆخەش کردووە کە هێزە سیاسیەکان چ جێگە و ڕێگەیەکیان هەیە لەو هەلومەرجەوە چ دەورێکیشیان هەیە لە دروستکردنی هەلومەرجێکی بێدەنگی لەو شێوەیە. بەڵێ کاتە کاک عادل لە کاتی ئامادەکردنی کتێبەکەدا پشتت بە سەرچاوەکان بەستووە، چ سەرچاوی مێژووی بێ یاخۆ سەرچاوە جۆرە جۆرەکانی تر بێ؟ بەڵێ پشتم بە زۆر سەرچاوی مێژووی کولتوری و سیاسی و فکریش بەستووە و بە دوواداچوونم بۆ مێژوویەکی دێرین تریش کردوێتەوە لەوەی کە بۆ نمونە گەڕیدا ئەوروپیەکان چۆن هاتوونەتە کوردستان و چیان لەسەر کوردستان وتووە چیان بڵاو کردوێتەوە و چ تێگەیشتنێکیان پەرە پێداوە. دیارە ئەم ڕێگی بێدەنگی و ئەم هەلومەرجێک کە لە هەرێمی کوردستان و باشووری کوردستانە هەیە پەیوەندی بە مێژوویەکی 100 ساڵە بە تایبەت و 200 ساڵەی ئەولاتریش هەیە کە چۆن کاریگەریەکانی لەسەر ئەم دۆخە خراپ کراوە و جارێکی کەش هاتوومەتەوە نووسینەکانی بیرمەندی کوردم خوێندێتەوە لەسەرەوە بە ڕێزۆجلان لەسەر شیکردنەوەی هەلومەرجی کۆمەڵایەتی سیاسی کۆمەڵگەی کوردستان و چۆن هەمیشە سیستەمە دەسەڵاتدارە سەرمایەدارەکان لە لێدان لە کۆمەلگەبوون و بە هەلومەرجی کۆمەڵایەتیە ئیشیان کردووە و کۆمەلگەیان بێکاریگەر کردووە، ستاتویەکی دەسەڵاتدارەتیان دروست کردووە کە بتوانێت لێدان لە کۆمەلگە پەرە پێ بدە. بۆیە ئەوەشی کە هەیە ئەمڕۆ ینی شەڕێکە لە نێوان کۆمەلگە و لە نێوان سیستەمە دەسەڵاتدارە داگیرکار و ئیمپریالیستیەکاندا کە چۆن دۆخێک خڵقێنراوە کە باشووری کوردستان ببێتە گۆڕەپانێک و ناوچەیەک بۆ مەرگی تێکۆشانی شۆڕژگەڕی و ئازادیخوازی گەلی کورد. و لێرەوەیە من ئەڵتەرناتیڤەکانم جارێکی کە لەسەر ئەساسی نەتەوەی دیموکرات و چارەسەرکردنی ئەو کێشانە و گەڕانەوە بۆ کۆمەلگە پێشکەش کردووە. بەڵێ کاتە کاک عادل ئەم کتێبە نوێی تۆ هەم فکریە هەم کولتوریە هەم سیاسی هەم مێژوویە و هەم ئایدۆلۆژیشە. ئەتوانین لە هەر بوارەکانە تەماشای بکەین. بڵێ تەواوی ئەو بوارانەی گرتوتەوە لەبەرەوەی ناتوانانی تۆ بەبێ هەلومەرجی لێکدانەوەی مێژووی تۆ ئێستا لە بەرچاو بگریت چونکەوە درێژکراوەی ڕابردووە و داهاتوش ناتوانانی بخوێنیتەوە. ئەگەر تێکۆشینێکی ئایدۆلۆژیشت نەبێ ناتوانانی هەم دیسان ئەڵتەرناتیڤ پێشکەش بکەیت بۆ ئەو کۆمەلگەی کە چۆن نەتوانی چارەسەری قەیرانەکانی تێدا بکەیت. بەڵێ کاک عادل ئەم کتێبی تو ئێستا چۆتە کتێبخانەی کوردیەوە پرسیارەکەم ئەوەیە ئەتوانن خوێندکاران لە زانکۆ و پەیمانگاکان وەک سەرچاوەیەک لە کاتی ڕسەی چاپشتی پێبەستن؟ دیارە کەوتۆتە سەر ئەو لێگەڕێنانەی کە ئەو کەسانە ئەو خوێندکارانە ئەیکەن بە دوای چیە ئەگەڕێن و چیان ئەوێ وەک سەرچاوە ببینەوە. ئەگەر بیانەوێ لە دۆخی تێکۆشانی دیموکراتیکی کۆمەڵایەتیەوە سەرچاوە وەربگرن ئەتوانن سوودی لێ ببینن. لەبەرەوە من بۆ خۆشم ینی سوودم لە سەرچاوی تربینیەوە ئەتوانرێت جارێکی کەش بێتەوە سەرچاوە بۆ ئەوانی تر. لەبەرەوە پرسەکەم پرسێکی سیاسی کۆمەڵایەتی ئایدۆلۆژیە ئەتوانرێت سوودی لێ ببینرێ لە کتێبخانەکانی شای ینی بەڕاستیش پێشوازیەکی لێکرا خراپ نییە و ئێستش ئەبینین لە کۆمەلگەیە دا هەم دیسان ینی خەڵک بەدوایە ئەگەڕێ و داوام لێکات چکە من ئەم کتێبم بۆ فرۆشتن ڕاستیەکەی نەنووسیوە بۆ پێشکەشکردن بە کۆمەلگە بۆەوەی بتوانێت ببێتە دەرفەتێک کە خەڵک لێگەڕینی فکری و ئایدۆلۆژیەکەی بگاتە ئەو ئاستی کە چارەسەری کێشەکان بکە لە جیاتیەوەی بکەوینە ناو ناڕەحەتکردنی یەکترین و جنێو فرۆشتن بە یەکترین و ڕێگەی ناشرین گرتن لە بەرامبەر یەکترین. بەڵێ کاک عادل لە کاتی کۆکردنەوەی سەرچاوەکاندا
یاخود مەبەسم لە سەرەتای قۆناغی نووسینەوەی ئەم کتێبە هیچ ئاسانجێک ناتوەتە بەردەمت بە دیاریکراوی لە کاتی کۆکردنەوەی سەرچاوە مێژوویەکان؟ ڕاستەکەی من بۆ خۆم مێژوویەکەم لە تێکۆشانی سیاسیە هەیە، ینی ئەندامێکی ناو ئەو تێکۆشانە نەشبووم و بۆ خۆشم زیندانی سیاسی بووم لە ڕاپەڕینەکەی ئازادکراوم. لەبەرەوە ینی وەکو خەزێنە و گەنجینەی فکری و خوێندنەوە لەوە پێش هەم بووە، بەڵام هەمیشە لە نووسینە تۆ لە سەرەتایە کە دەست پێەکەی هەندێک ئاستەنگی دەستپێکت هەیە، ینی هەموو نووسینێک بۆ شێوەیە ناتوانرێ بڵێ بە ئاسانی ئەتوانم بچمە ناو دەستپێکی سەرەتاوە. لەبەرەوە لەو سەرەتایە تۆزێک تا ڕێکی خەیتەوە ئەتوانێت ئاستەنگیەکی بچووک هەیە، بەڵام ئەویش بە جوهد و بە تێکۆشینی خۆت و بە هەوڵدانی ڕێخستنەوەی ئەوەوە بەردەوام ڕۆشتنەوە لەگەڵیا ئەو ئاستەنگە سەرەتایانێ جارێکی کە بە پێداچوونەوە تێگەشتێنی تو چارەسەرەکەیت. بەڵێ کاک عادل، من دو پرسیاردا ڕاستە کەمەگە بە کورتیۆڵام بێتەوە پرۆژەی داهاتوو دیان هێشتا زۆر باسکرێ؟ گیانواڵا پرۆژەی داهاتوو من بەردەوام لە لێکۆڵینەوە و لە شیکردنەوە لە نووسین و لە وتار نووسینی شامیانی من یەکێکم لە ئەکتیڤەکان و چالاکەکانی بواری نووسین و لێکۆڵینەوە. لەبەرەوە ینی لە داهاتووشا سەرچاوی ترم هەیە و پەرتووکی تریشم هەیە کە نیوەیی بووە و بە تایبەت شتێک لەسەر دۆخی میزۆپۆتامیا ئەو شەڕێک کە هەیە لەم ناوچەیە بەدەستمەوە هەیەەوە یاداشتەکانی زیندانی خۆشم ینی هەم دیسان هەر لەبەر دەسایە کە بینوسمەوە کە لە زیندانە چ دۆخێک هەیەەوە چ گوزەراوە و ئازادبوون و بەردەوامبوون لە هاتنە دەرەوە چەنە خۆشە و جارێکی کەش ئەو ژیانناکەمەوە خزمەتی ئەوەی کە بتوانم بیکەمەوە بەشێک لەو تێکۆشانە تا بتوانین بە دۆخێکی ئارامی نەتەوەی و تێکۆشانێکی سەرکەوتوانە بگەینتیایە. بەڵێ بەڕێز عادل عوسمان سوپاس ڕاستەخۆ لە سدۆ لەگەڵ مابووی سەرکەوتوو بن. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت.